بەختیار کەریم و ڕەعد عەباس دوو کارمەندی ڕووپیەون لە بەشی لابردنی زیادەڕەوی لە شارەوانی سلێمانی. ئەوان لە کاتی بەجێهێنانی ئەرکی خۆیاندا تەقەیان لێ دەکرێت و چەند فیشەکێک بەر ئۆتۆمبیلەکەیان دەکەوێت. بەڵام لە ئێستادا ئەم دوو کارمەندی بەشی لابردنی زیادەڕەوی دەستگیر کراون و دادوەر پیوتون بۆ 9 ڕۆژ دەست بەسەر دەکرێن. لە بەرامبەر دەستگیرکردنی کارمەندەکانیان و هەڕەشە و گوڕەشەی ڕۆژانە لێیان، تەواوی کارمەندانی بەشی زیادەڕەوی شارەوانی سلێمانی لە بەردەم دادگای سلێمانی گرت بوونەوە و لەگەڵ داوای ئازادکردنی هاوپیشەکانیان داواشیان دەکرد چیتر نەدرێن دەستقەدەر و ژیانیان بپارێزرێت. ئەو ئاستانگانش کێتە بەردەمانی چەکە لەوانە بۆ نمونە ئێمە دوێنێ دوو فەرمانبەرن لەلایەن دادگای سلێمانیەوە گیراوە تا ئێستا بە تەواوەتی کێشەکەیان نازانین چۆنە، بەڵام ئەوانێ زانیومانە ئەم دوو فەرمانبەرە ئیجراعاتیان کردووە ماوەیەک لەمەوە پێش زیادەڕۆکارێک لەوە چێ سکاڵایەکی تەقدیم کردووە بەڵام نادیارە لای ئێمە ئەو زیادەڕۆکاری کە ئەو سکاڵایی کردووە لەسەر فەرمانی بەڕێز دادوەر ئەو دوو فەرمانبەرەی ئێمەیان دەستگیر کردووە مع العلم ئەو زیادەڕۆکارە پێچ تەجاوزێکی کردوێ بۆیە ئێمە هەستاین بە ئیجرائێک بەرامبەری حاڵەتی ئەوە بەرامبەر بە ئێمە کرا ئێمە تەقەمان لێکراوە لە دوو فەرمانبەرمان تەقە کراوە تاکو ئێستا نەتیجەی معلوم نییە لەناو بازارە لە شوێنێکە چاودێرەکانمان دەستگیرێشی خراپ کراوە دەسەرات چەقۆیان لێیاون لە هەمان کاتا سەرپێچیکاران دژایەتی فەرمانبەرانمان دەکەن سوگاتیان پێکەن قسەی ناخۆشیان پێڵێن لە هەمان کاتا تەقەیان لەکەن بۆ نمونە بەرپرسی بەشەکەمان مەترسی کەوتۆ سەر ژیانی ماڵ و مناڵی دوو فەرمانبەری ترمان تەقەیان لێ کراوە پێش بودێ پێش ئێستا. کارمەندانی بەشی زیادەڕەوی باس لەوە دەکەن ڕۆژانە لە کاتی بەجێهێنانی ئەرکەکانیان ڕوبەڕووی هەڕەشە و تەقەکردن لە خۆیان و ماڵ و ئۆتۆمبیلەکانیان دەبنەوە و هیچ دەرماڵەیەکی مەترسیشان بۆ خەرج ناکرێت. ئەوان باس لەوەش دەکەن هاوڵاتی ئاسایی ناتوانێت هەڕەشە بکات. ئەوانەی کە مەترسی لەسەر ژیانیان دروست دەکەن ئەوانن کە بەنای ئاسایی زەوی گشتیان وەرگرتووە و چەکدار و خاوەن پاڵپشت و پۆست و پلەن. ئەجا کە ئەگاتە مەرحەلەی مەحکەمە و دادگا سەرەکەن لە بری سزای تاوانبارەکە بە سزای خۆمانەیەت بۆ ئیمکانێتەکەمەش کە یاساکی دوور و درێژی دەرکردووە هەموو بابەتی کولایەنێکی گرتوتەوە بەڵام هیچی جێبەجێ ناکات کە ئەشین دوای دەوام متابعی شوێنەکانمان دەکەن سیارەکانمان دەکەن کە ئاچین بەرەو چۆ لە چۆ ماڵمان دوای بە تەلەفۆن بێ بە تەقاکردن بێ لە ماڵمان بە هەموو شێوەیەک تهدید دەکرین. بەڕاستی ئەچیدە هەچ بینایەک یان هەچ دوکانێک هەڵێ کاکە تۆ ئەزانی هاژدەتە سەر چی یعنی نازانم ئەم بەرپرسانە یعنی چی یعنی بەڕاستی ناکرێت بچین دوکانێکی داماوێک داخێن و دوکانێکی تر بکرێتەوە. ئێستا کابرایەکی مخالەفەت چی تەجاوزی کردووە خانووی دروست کردووە کابرا خۆی لە ماڵەکەی خۆی دانیشتۆ کارمەندەکەی ئێمە گیراوە ئێمە داوا ئەکەین کە یاسا سەروەر بێ هەرچەنە یاسا سەروەر نییە ئەگەر یاسا سەروەر بێت چۆن کارمەندی بەشەکە ئەگیرێت و کابرای مخالەفەتی لە ماڵەوە دائانیشێ. نوێنەری کارمەندەکانی بەشی زیادەڕەوی لەگەڵ سەرۆکی دادگای سلێمانی کۆبوونەوە. پاش کۆبوونەوەکە زەردەش ڕەفیق بەرپرسی ڕاگەیاندنی شارەوانی سلێمانی بە پەیامی ڕاگەیاند نیگەرانیەکانیان گەیاندا سەرۆکی دادگای سلێمانی و ئەویش پاڵپشتی و پشتیوانی خۆیانی بۆ ڕاگەیاندون و بەڵێنیشی داوە بە دوواداچوون بۆ پرسی دەزیرکردنی دوو کارمەندەکەیان بکات. کارمەندانی شارەوانی بەگشتی ڕاگەیاندوو بە تایبەتی بەشی زیادەڕەوی و خۆشی وتی لێ کۆڵینەوە لە هەموو ئەو شتانە حەکەم کە کراوە و بە تایبەتی و دوو کارمەندە هۆکارێکیش ژیراونەوە بەڵام ئاماژەشی بۆ گۆشتەکەەوە یاستا لەسەر و هەموو شتێکەوەیە. لا چەند ساڵی ڕابردوودا هەردوو حیزبی دەسەڵاتدار بۆ بەهێزکردنی بنکە و پێگەی خۆیان دەستیان بە بەخشینەوە و تەخشان و پەخشانکردنی زەویەکانی شارەوانی کرد. هەروەها بەرپرسە دەستڕۆشتووەکان درێغیان لە داگیرکردنی زەویە استراتیژیەکان نەکرد. لە ئێستاشدا بۆ پاراستنی ئەو زەویانەی کە بەنای ئاسایی دەستیان کەوتووە هەموو ڕێگایەک دەگرنە بەر. ڕاستی حەمامین کەناڵی ئاسمانی پەیام سلێمانی.